اللهم صل وسلم وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين خاتم الأنبياء والمرسلين نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو ڕانی خۆشەویست بە خێربێنەوە ڤیددیۆیەکی تر لە فیفا 23 و یانەی کوردستان. ئەمەش ئەم جارەش لە یاری لالیگا هاتینەوە بەرامبەر بارشەلۆنا و دوای ئەوە یاری ڕیاڵ مەدریدە هەر لە لالیگا. ئیتر یاریەکانی چامپیۆنز لیگ یانەی پەڕێنم بۆ پارتێکی تر یان هەر بە پارتێکی تر هەمووی دەکەم. ئەلمهم وەرحاصل ئەم دویاریە بارشە و ڕیاڵ بەرامبەر بارشە و ڕیاڵ جا چیم کردووە جەماعەت ڕێکەوتن لەگەڵ کێ کردووە؟ ئەمباپێ ڕێکەوتنەکەمان کردووە بەس ئەوەی نازانە و کەیت نازانم کەی تەواو لەو لە بۆندەکەی خۆی ویەتە یانی کوردستان بەس ڕێکەوتوین تاوە جابێت زۆر خۆشتە دەرەچی جابە ئەمە سەرتان نێشێنەوە ئەمە جلەکانمان چینە زەمە جلەکانی ترم جوان نەبوو ئەم سوورێشمان هەیە و دەمێکێ بەکارمان نێناوە ئەمەش ڕەشەکە و ئەم شینە یەڵە بە شینەکە بە هەروەکو خۆی تاوە وەرد کڵاسە و بە 3 دەقەیە 5 دقەی تا 5 دقەی 30 ئۆکتۆبری 2024 ئەوزەم ساحی منە وەرد کڵاس با بڕێنە ناوە لایک و سەبسکرایب لەبیرمەکەن وەکو پشتگیریەک با بڕات. کریستیانۆ ڕۆناڵدۆ 18 گۆڵی کردووە لە لالیگا. بەخێربێنەوە بۆ یاری نێوان کوردستان و بارشەلۆنا لە ساحێکی کوردستان. یەک سەیری ڕێکۆرد بکەم و شتێش چاک بکەم زەم ئەم شتانە هەموویان خراپبوونەتەوە ئەمە ئۆف میزیک سفرە و ئەمەش نەیمەکەی تاوە. نازانم جارە بۆچی وەی لێ شتەکان ڕیستارت دەبنەوە ڕۆخۆتی حەزەکەم بە خۆلانەوە گۆڵێکیان لێ بکەم زانمەکرێ میسیشی دیە زین گۆڵ دەیانە کۆنەکەی خۆیگات لەمە نۆ مانگی ماوە بۆندی میسی بنزیما کریستیانۆ تەواو بێت جا لەوانەیە هی کریستیانۆ تازەکەمەوە بۆ پێشەوە بەس میسی تازە ناکەمەوە لە جیاتی میسی وەنە هالاند دەکڕم بنزیماش تازە ناکەمەوە لە جیاتی ئەویژی ئەمباپی یەنم ئەوە حەزەکەم لەبەری لە بەرامبەرمانە هەنێکی بە قووەتی تیاوێ جا یارزانی ترێگەڕم دیفاع کوورە هەموو شتێک ئەی گۆڕین ئەگەر دیفاعەکانمان بۆندیان تەواو بوو ڕامۆسەکڕم حەزم لە ڕامۆسە زۆر بە قووەتە. یاڵا وەرەدەی گۆڵ ناکەن نایکەوە با لیڤاندۆسکی وتیانی دەبڕۆدەی جوانترین پێشخستن ئەی بەخێر نەیتەوە باشە بۆ لێ قوتە یاری من ناکرێکیان دەم کە تۆزێک وازی لێنم نایەمەتایە ئەگە بەریانە ڕدەمە چاوی تازی وەرە میسی تۆزە وەرەم لاوە
بەرهانە ڕۆچی لێکە ناگەتان لێ فاڵەکە بکە ئێتەوە ئەشویت لێم بە خۆشی قەیچێکە زۆر لای گرتووە يلا هليا كليك Well, it's fair to say he's been Better across now, all huh? the back pages and the focus of social media as well, leading into this game, taking on his old club, and that can bring with it a few complications. Well, for some reason, playing against your old club can be difficult. You just feel that bit of added pressure. غلطي I hope it غلطي doesn't affect him today. It's a weighted pass, يبرا بيدري and they continue to advance, and a lot of options قولا here. عك بخين نيت وبران الرو Nil-nil it remains. چی Well, گۆڵ chances مەکرد don't come much better than that. What a miss that is. هەنیۆڵی بەرزیج و بەلای ڕۆی لاوتم گۆڵە لە سەیاسە خیناکەدەی ئەو تەرحێک بێ بۆ ئەوە Dejan Kulusevski. Darwin Nunez. Could be dangerous. Now he must favour the cross. No spillage from the goalkeeper. Routine. Well, the hosts have had most of the Double ball in the ready. last 15 minutes and have played some really lovely football going forward. They must now make it count and get themselves in front. Yes, it might be on for them once more. ناکەی نێفەوتێنی And Lionel Messi has turned infield. زۆر دوور کەوتم و نایڵن کاکە مەجال نایە حەزم لەو گۆڵانەیە Cristiano Ronaldo. جا بە one of the میسیش greatest players ئوف of the current کەتامی era, خۆش and you'd have to imagine, Stuart, he's going to Better. have some sort of role to play in this one. Well, how can you نێڵی stop پاس بە him? You get too tight, he'll use the space behind you, drop off and he'll turn and run at you. Add that to his movement in the box and you can see why he scored so many goals. غەڵەتی غەڵەت بۆ وەسی We're getting the ball forward. Must take the lead here. بیگرێ Oh, that's top-notch goalkeeping, you've got to say. با میسی It's looking promising. Takes the shot. حرە بێ و گۆڵی بێ Nicely بکەم saved. Well, this is a big moment and don't these fans know it? Trying to pick Talia. out a teammate. نایڵن باڵیان درێژە Mikel Merino. And Torres on the ball. Can they do something positive on the counter-attack? ئەخ ئەگەر تۆزێترە ڕێی A really single-minded piece of You know, defending Topa. to make sure nothing untoward happened. Silva. Nunez. دەقەی ئەوە جەمیەکەم تەواو بخۆ هاتێک تۆزیمەوە Not a huge chunk of added دەبڕۆ time. گۆڵێک ماوە کە شێر And they need to get tighter here. And Ronaldo. ئەوە خۆشە ها گۆڵانە جەوتەکاتەوە جەما بە سەیریکەن You can't strike them much better than that. Well, Uh-huh. let's take another look. ئاگاتان لێ زۆر خۆش He's هاوای so ئەینێری far out when he strikes it. یەک فەلەتی بۆگەی یەیتەوە بیخولێنەوە زۆر خۆشەکە ئەوە گۆڵەکەی لە خۆ دەفعەبی ئەوە جەمیەکەم تاو نەمانێت ئەڵا بەبێ گۆڵ بڕۆنەوە Half here. And so the battle commences. ڕێڵ مەدرێدی چێکسانە یارزانمان هەیە بێنینە ناوە ئەو شتەمان هەیە بگەنم کۆردۆبایە چییە زۆر زیرەکە ماشەڵڵی لێبێت دەبات تۆزێ بڕوە گەزانی ماوە سەعباش نیە یەنی
مەجای Goal has نین gone in. It's in the Getafe game, and let's join Alex Scott for an update. نەک Opportunity. Well, باشە plenty of لیڤاندۆسکیان power, but فرۆشتووە just too much height on it. وا دیار نییە Pedri. Here's Ronaldo. ئەوە بڕی نەکرێ Ronaldo. Opportunity to deliver the cross. He takes aim. دەی خولانەوەیەکەوە Been disappointed. کریسیانە وەڵی وەگوتان بێ ناکرێ کاک میسی پێگری بەس مەجای نەیە Mikel Merino. And now with Kulusevski. An نەکەی incisive نێڵی pass. ئەوە نێڵێ بێش یارزانەکانی بیتە بەر So can Barca take advantage of the corner kick دەی situation? هەڵیە نەک Well, a disappointing effort, making the keeper's life a bit too easy. فاندایک بڕۆ Well, quite a lot of the pre-match attention has been Ach, focused on nee, Lionel hela Messi vibro. facing his former club. It was always going to be about him, and you've got to say, Stuart, the reception has been pretty warm. بەرهانەڕە لەو شوتانە پێوانێن As you said, Derek. سکۆرتووەمانەیە Some great کێشەمان نییە performances when he was here. He certainly was a fan's favourite. Over it comes. Still Dei? unclear. ئەڵێ Bernardo Silva. Well, he stopped them in their tracks. And ئەی attempting بژیت the through ball. ئەخ Well, technically وا offside, بەحاڵ but ئۆفساید not وەڵی goal. هەرێو Well, نەبوو that's so tight, isn't چۆن it? لەگەل On this لیبایەتەوە occasion, بەحاڵ he لەو doesn't دیوە get the benefit of the doubt. And into the last 30 minutes now. ڕۆدی And he's got the beating of his opponent. ئەخ غاڵەتم کە زوو گێڕامەوە Well, the story surrounding Cristiano Rodriguez Ronaldo is nearly. usually a positive one, and tonight, no exception. مێندیمان Well, he certainly had an مەساوە impact on that first half. Scoring that late goal. Oh, Stuart, an opportunity. بژیت He's نێڵی blocked it. بڕۆ Casemiro. دەیکە پێشکەوێ دەی This might have potential. Casemiro. حەک برانە ڕۆ To give them a bit چی of گۆڵ breathing نەکرد space. Well, that should have made وەرە the جێوە ball مێنێ count. ها بردیمەتە بەردەم گۆڵەکە زۆر بەرز بوو نازان بۆ بوو یەک دەقەزە مازانەوەی دەستکەکەش تێک نەچوە با بەخوا حیمانەچە دەستکەکەش تێک چوو نانە کێشەی نییە یاڵا هەڵیە Rodri. Nunez. ئەخ And خەری Torres بوویە on the ball. And a chance to whip it in here. Well, nothing for the زۆر players جوانە to be able ئاوەکە to work دوانە with. بۆیەکی حەکیمیم هەیە حەکیمی Who can he pick out? جا Comes to حەکیمی absolutely nothing. ئەسیسکا بۆ ئێمباپی ئوف لەو تامو Putting his body چێژەی on the line. دەی نایڵن هێژی سەڵهارن Well, a goal to let you know about in the Getafe game. Alex Scott has the information. ئەخ یە قاسم لیا بۆ کریسیانە بەس نەیەڵە دەرچێ Thanks as always, Alex. Kulusevski. Oh, lovely incisive pass. نەکەی And a goal here. The keeper unable to prevent it. وەکی کردی Barcelona are level. So back underway. They've leveled it at 1-1. المهم گۆڵێکمان لێگرا تۆزە Virgil هیلاکیان van کرد Dijk. Eduardo Camavinga. All even, but will it stay that way? Messi. This looks more than decent. Well, یەک maybe I've چرکەی got در to نەگرتە do with یعنی good گۆڵێک defending in لەناو the end. شەبەکە تۆپەتەکە ئەبینیوە Well, just a quick reminder, more live football مەگەر coming Van your Dijk way فریامان here کرد. on EA TV. I think you might enjoy this game. That looks a really entertaining game. Two good teams with two excellent coaches. I can't wait for that one to come round. ئەی هاوار
جۆمی زۆری هەن جاچە مەعوەزم جیاوازی نێوانمان 6 خاڵە 6 خاڵ لە پێشم ئەڕۆ دەی بڕۆ ئوف وڵای باڕم بەوە نەبوو پاساتی بە میوان جارە لیگەم با پێوانێم گۆڵە ناڵن نا باڵیان بەرزە میسیەوە بۆ غەڵەتەکەی میسی لەبەری یانەکۆنەکەی خۆت حەزەکەی گۆڵیان لێنەکەی ئەی هەوار ورە نەکەی غەڵەتەکەشم کرد بەس تخواتەوە یەک دەقە لەم دەقەی ئاخیرە ئەنزیما بکەین بە کۆردۆرۆبە ئەشکێمیەکە جوماوە بیگرێت هەڵیە تا دەقە نەڕێیوە ئەخ غەڵەتەکەم کرد غەیعنی ڕێک بیەڵە گۆڵ مەگرت بەس ئاوە لەویاوتم ئەی بڕم بۆ بنە بڕژە گێمێری گێمێری گۆڵێکمان کرد و گۆڵێکیان کرد و تا ئادونوین بەس فرسەتی چاکیشمانە دەزیە ڕیاڵ مەدری بدێتەوە بەر ڕیاڵ مەدری دەکەوینم جار قەینە مادەم بەرشەش زیاوی نەکرد هێشتا باشە بۆ ئێمە دوازەم دوو خەڵ لە پێشەی ئەوەشتەوە بین سیلڤە FC بوویان ڤیاڕیاڵ بوو جا ئەگەر بردی بێتی وێتە وەکو یەکین چونکە هەر خاڵێ زیاوەگەین تعادلی یەک خاڵ مزام چیمان لێ 27 مانێ 24 یانێ ئەگەر بی بەنو ڕێگە بێتەوە 27 یەک دەقە با سەیڤێکەم جەماعەت یەکیشمان هاتووە دێم بڵێ وەڵای دێم بڵێ یەکی هەوایەوەم فرۆشتی حەزم لێ نییە زۆر ئەند پلەی ماچ یاڵا بچینە ناوە جلەکانمان وەسەوانەوە کاستم یاڵا وا جلەکانیشمانەوەی بەس تەشکیلەکە دەستکات یەکەم کریستیانۆ خوێنی کەمە ئەکەین بم کابرا ڤاندایکەوێ بە کاپتن زۆر چاکە بەنزیما و میسی با لە ناوە بن ئەگەر زانیم خوێنەکانیان کەمیکردم دێم بڵی و یان حەزەکەی بەجارێ دێم بڵی لە ناوە بێ دوایی کریستیانۆ یێنمەنەوە زۆر چاکە تەواوە با بڕۆینە ناو یاریەکە Hello and welcome to one of the most recognisable venues in world football, the Estadio Santiago Bernabeu here in Madrid. I'm Derek Ray and delighted to have Stuart Robson. لساحر ريال مدريد وخێربێن و یاریەکەش باسەرێکی ڕکۆرد بکەمەوە لە بیرماند بەرامبەر ڕیاڵ مەدرید نیوەی یارزانەکانمان لێ کڕی وزایگین فاوڵ نییە هەڵسەرەوە نە ناسکۆڵەمە بە کاسل میرۆی خۆتە وی ناگیرێتە لە سەریعە بەرانە ڕۆلۆ ئەسیست و تەرتیباتە باشەوە بوونە بەخواتن دەیوەرە نایڵن نەم نێڵمونە ئەوان
deciding to go short with this one. وەرە Crossed into the penalty area. Under pressure, can he do it? تەواوی نیانگەن هەتا ئەو کۆڕناڵە گۆڵێ نەگەن واز نهێنن Well, another corner following on from the last one. دەڵلیەکە کە درەنگە And thwarting his opponent The lady. in the nick of time. And denied by the keeper. Impressive. It's been well nigh impossible to escape all the news stories surrounding him ahead of the game. Up De against his Bruyne. old club, and that's never Bra easy for a Pedri. footballer. Hang on, Derek, it's a chance here. He can't Hey. hold on to it. وی Well, you've got to classify that وڵی as a poor فاساتەکەی attempt. نایە A long گۆڵیەکەی wide. ئەی هاوار وەرەدی Alonso. Milinkovic Savic. Nicolas Gonzalez. Just a Zor challenge that was Barsha. required. بڕۆ خۆتی Difficult to stop him. برانە ڕۆ شودیان کە بەقواتە بەس چییە بەرزە بەرز زۆر دەستی لەسەرەکەن ئەینە ئاوانە زۆر جوانن دەی Intense pressure. Well, the perfect tackle, really. And now a throw in. Valverde. Real Madrid doing well to regain possession here. سێ چەند Lovely بۆ ball هەڵێن over the top. Oh, وڵای really حەقیەوەیە reflected گۆڵکەن and danger averted. هەڵیە دەی Can he deliver it with accuracy? And really meat and drink to the keeper under the circumstances. Well, Real have Oh, done what? everything to Both take the lead Fotana. here. They've created some great opportunities. Van Dijk They neer. just can't make that breakthrough. Absolutely possession the name of the game as they try again. The danger not over. Well, not an effort وڵای برە put in نازان بۆ personal گۆڵ ناکەن scrapbook. شەوارەیان Camavinga. Promising sequence. ئەخ زەرباکەم کردو نەهێڵا لە پاساتەکەم بۆ نەهێڵا The referee has given the advantage to Real Madrid. Couldn't hang on to it. If you're wondering about stoppage time, 1 minute to be added on. دەبڕۆ دەرچۆ Will Nah, this yeah, corner you know. bear fruit دەم for یەکەم them? تاو هێشتا تاوا نەبوو And over it comes. دەیلیە Well, not the best clearance. نەهێڵا ئەخ And that is that. دەم یەکەم تاوا بوو half-time. بەبێ گۆڵ مەجارە بە کریستیانۆ بێنینە ناوە مێسیش لەم لاوە بزانم چیمان بۆ بن Second half excitement to come, we hope, here at the Bernabeu. خاون ئالەوانە زۆر خاون Vinicius Junior. Real chance. ئۆفساید And ئۆفساید it's بوو offside. That was very Oh. close. Well, Real Madrid are going to make the change now. Well, there to ئەخ intercept. مەجای نەیە Borja Iglesias. Gonzalez with it. Can he put them in front? گۆڵە Yes is the emphatic answer. گۆڵێکی هەتاوڵی جوانە کێ بوو ڤالڤێردی Well, the ball is moving once more. How مەجای important نەیانێ will ماڵە the goal نەشێ prove ها to be? And providing width. Ronaldo. Marvellous دەتوخوا بۆ وا وشکێکەی یەکسەر پێوەنێ بە چەپقەی چێکە داڵیە بابە درەنگە Aurélien Tchouameni.
Just a quick reminder, we've got Champions League group stage action for you to look forward to here on EA TV. حق بیان رلوشی شجوانه بیان رشوتی جوان لئن Camavinga. Here's Ronaldo. Promising avenue of attack favoured by Messi. ها الله وچیه بیان روبو بسریا روی To snuff out the danger. الله ولی من رک چه دقاتی بس هر زوبر Federico Valverde. Dangerous looking through ball. Oh, could be a chance. And he thwarted the attack with a masterful tackle. And into the last 15 minutes of action. دبرو با گل اگین He has time to play it over. Can he find the net? نه Volley in یاله the way. اگه دوری کریستیانو نه نوری پاساتی بید Well, no shortage of live action coming your way right here on EA TV. And Stuart and I looking forward to being with you for this match. اها What a game that will be. نه Two یاله good teams in a great stadium. I'm والله looking يواد forward to that one. دفاعي كان يجاني نيتي الدفاعي يعني As he runs همي at them. Oh, it looks تكتيكي threatening. زوج And a مثلا significant block following that cross. Cristiano Ronaldo. اگتن ليه بس سريع ايشن يا بعد خوي دريانيتو هجومي شباب وجولي شباب Will have just one additional minute. هذا اوفسايد ايش Offside by the merest of margins. Substitution for Real Madrid. فاولة كاكا فاولة معقولة معقولني Contest and not a happy او يكو outcome جهيج as far as لي the بدي visitors are ماشا concerned. والله هجوم ما بغا جول مكدا دوسي هجومي جوانا بجول منك سي كامو ما وي اوانا سي چيم Difficult to جول stop ناگه him. زور برز بيان واو شو دي تريد نيتياني انا عند النيجتون يا وارس سلواني او فيا ريال كوي بيش مان كوتبي Gracias por su tiempo. Le agradezco que haya aceptado contestar a estas preguntas. Muchas gracias por su tiempo. جماعتي خۆشەویست لە چامپیۆنز لیگی ژێوە حاڵمانە باشین یعنی تا سێکەکەمی لەویە با کۆتایی بە ڤیدۆکە بین بزایگین بە سەیەکی لالیگەشکەین ئەم لە کام لاو تا هێشتا هەر 27 بەرشەلۆنە 27 ڕیاڵ مەدرید 25 هێشتا وەزمان باش ئەتوانین بینینە تایم با کۆتایی بە ڤیدۆکە بین هیوادارە ڤیدۆکەتان بەدڵ بێت تا پارتێکی تر و ڤیدۆیەکی تری FIFA 23 خواتان لەگە هەر لە خۆشییا بن لایک و سەبسکرایب لەبیر بکەن و خواحافیز